ئێمە دەمێکە لە ساڵی 2014 ڕێنمایەکمانی ڕێنمایی ژمارە سێی ڕێخستنی فریکوێنس و سپیسی کەناڵەکان بۆ هەرێمی کوردستان سەبارەت بە ڕووماڵکردنی جەنگ و پەیامنێری جەنگ و واتە تیمی ئەعلامی لە جەنگا ئێمە نەمان بووە لەبەرچی لەبەرەوە لە ساڵەکانی پێشتر جەنگ نەبووە شەڕ نەبووە گەلی کورد و کوردستان ناوچەکە بەداخەوە لەم ئەزمێکی ئێستا تیاژی نەبووە بۆیە ئەو کاتێک کە ڕێنمایەکمان دەرکرد ڕێنمایی ژمارە سێی 2014 تایبەت بۆ سەردەمی پێش شەڕ وەڵام ئێستا کە هەست دەکەین گلەیی گازاندا خەڵک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خەڵکانی پرۆفشناڵتر لە هەرێمی کوردستان کە سەیری ڕووداوەکانی ئەمڕۆ دەکەن بەداخەوە سەبارەت بەو هەموو کێشەی کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە ئەمڕۆ لە ڕووماڵکردنی بەرەکانی جەنگ لە مووسڵ لە ڕووماڵکردنی شەڕەکانی ناو کەرکووک لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان بە ناوی سەبقی سەحەفی بە ناوی ئەوەی کە ئایا ئەمە داعش دەکات چییە باشە خراپە یعنی بۆ نمونە پەیامنێرێک لە بەرەکانی جەنگاڵێ ئێستا ئێمە 10 کیلۆمەتر لە بەعشی قەدورین لە ناو جەرگەی کەرکووک دووری نزیکی بیناکە ئەو نەمەترە ئەو نەیە ئەمە دەکرێت ئەمە تەنزیم بکرێت بۆیە ئێمە لێرەوە داوا دەکەین ئەمەی کە ئێمە دەکەین ئەم ڕێنمای پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە نییە ڕێنمایی تازە دەبێت دەرکرێت ڕێنمایەکە ئێمە ئێستا لەژێر هەموارکردنەوەدایە لە پێناوی ئەوەی کە ئێمە ڕووماڵێکی واقعیانەی حەقیقەتی ئەم شەڕ و ئەزمە و جەنگە گەورەیە بکەین چکە جەنگێکی گەورەیە لە دنیادا هێزی پێشمەرگەی کوردستان لە نێنەتی دنیا دەیکا ئەوەی کە گرنگە بە پەلەی ئێمە داوا لە وەزارەتی پێشمەرگە دەکەین لە فەرماندەکانی هێزەکان دەکەین ئەوانە بگرن پەلە نەکەن لەوەی کە بەناوی وەکو دەڵە سەبقی سەحەفی بەناوی ئەوەی کە ڕووماڵی تایبەت بکەن بستنە بەرەکانی جەنگ بەداخەوە ئەمە خزمەت بە نەیار و دوژمنەکان و تیرۆریستانی داعش دەکات بۆیە پێویستە سنوورێک دابنرێ هەموو ئەمانی کە ڕوو دەدەن لە هەرێمی کوردستان هەم لە شەڕگەکان هەم لە ناو شارەکان بە تایبەتی کەرکووک ئەمە خزمەتی کەس ناکات بۆیە دەبێ پەلە لەوە بکرێ هەر ئێستا من داوا دەکەم لە فەرماندەکانی پێشمەرگە لە هێزەکان لە مێحورەکان ئەم ڕووماڵنی ڕاگەاندنەکان ڕابگرن چکە ئەرکی ئێمە نییە ئەرچی ڕاستەخۆی ئەوانە لەسەری کشۆ ڕاستەکە بە پێی یاسای ڕۆژنامەوانی یان بە پێی مافی ئازادی وەرگرتنی زانیاری کەناڵەکەی ئێوە بەڕێستان لەگەڵ کەناڵەکانتە مافی خۆیانە کە کێشەیەک ڕووداوێکی لەم جۆرە ڕوودەدا دەبێت ئێوە بیگوازنەوە بەڵام لەگەڵ ئەوە ڕەچاوکردنی ئەم مۆزوعی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان دەکرێت ئێمە بە شێوازی کتر نەڵێن ئەمە ڕاستە خۆ بۆیە داوا دەکەم لە وەزارەتی پێشمەرگە بە پەلە بێتە سەرخەت بۆی ئێمە شتێک دروست بکەین ئەم ڕووماڵە ڕاستەوخۆیانە ڕابگرین